نەسەر تەوەری سێمی بەرنامەکەمان سێمی بەرنامەکە بەڵێ هەروەک لە ئینفۆگرافیکەکەشا باسمان کرد سەبارە بە ئۆلۆمپیادەکانی تۆکیۆیە. بەڵێ ئۆلۆمپیاتەکانی تۆکیۆ سا ڕکابەرەکانی بەردەوامە و بەردەوامی ژارەکان بەڕێوە دەچن بۆ بەدەستهێنانی پاڵەوانەتەکان. ئێمە ئەمانەیە ئەمڕۆ زانیاری وەرگین چاوان بزانین ئەم پاڵەوانەتیە بە چی گەیشتووە گەیشتووە مەدالای وەرگرتووە چێ گازی لە مەدالیاکەی خۆی گرتووەکو لە ئینفۆگرافیکەکە ئاماژەی پێدەکا. بۆ مەبەستە هاوکارمان ترێ بەختیار لە ستودیۆ لەگەڵمادا ترێ بەخێر بێت بەخێر بێت ترێ بە سەرەتا پرسیاری ئەوە بکەین ئۆلۆمپیاد بەچی گەیشتوە سەر لەکوێی لە چ قۆناغێکی ئۆلۆمپیاتە دیارۆک ئەزانین هێشتا ڕکابەرەکان بەرداوام من هێشتاگلانە بۆ تۆ ئاخۆ کام وڵات کام تیمە ئەبنە پاڵەوانی ئەم ئۆلۆمپیاتە بە کۆکردنەوەی زۆرترین میداڵ بەڵام ڕکابەرەکان لە نێوان ئەمریکا و سینایە و تیمەکانی تریش ئەوانش بە دەرنین لە ڕکابەری لەم ئۆلۆمپیاتە ئاسی جیاواز پێشکەشەکرێ و هەر بەهۆی ئەو بارودۆخی کۆرۆنا دروستی کردووە ئۆلۆمپیاتێکی جیاوازە لە ڕووی ڕکابەریەوە هاندر بەکەمتر ئامادە ئەبن لە هەندێ لە هۆڵەکان هاندەر ئامادێ هاندەری کەم لەسەر مدەرەجەکان لە هەندێک بە پێچەوانەوانێ و وەکو باسم کرد ئەو بارودۆخی کە کۆرۆنا دروستی کردووە ڕێکارە خۆپارێزەکان زۆر توندن کاریگەری لەسەر یاریزانەکان هەیە لە ڕووی ڕکابەریەوە لە ڕووی ئامادەکاریەوە لە ڕووی ئەو توانایی کە پێشکەشی ئەکەن و لە ڕووی ئەوەی کە هەندێک ئەستێرا نانتوانیوە هەر بەهۆی ئەو ڕێکارە خۆپارێزیان و کڕێکارەکان زۆر توندن نانتوانیوە کە بەشداری لە ئۆلۆمپیات بکەن. بەڵێ ئێترێ ئەم ساڵی ئۆلۆمپیادەکان چیتر گۆڕی وێتی دیارە بەدە لە ڤایرۆسی کۆرۆنا کە باسی لێو دەکرێت کە تا ڕادەیەک ڕۆژشوێنەکانی ئۆلۆمپیادەکەی گۆڕیوە هەروەها بەهۆی ئەو گۆڕانی کەشوهاوە لە ئێستادا لە جیهاندا هەیە دەوترێت کە بەشێک لە یاریەکانی ئۆلۆمپیادی تۆکیۆ بەهۆی گۆڕانی کەشوهەواوە پەکی کەوتەوە یارانە کامانەن یاخود ئاستی پەکەوتنەکە چەندێکە وەکو خۆت باست کرد نەک تەنها ئۆلۆمپیاد هەموو چالاکیە گۆڕانکاری بەسەرا هاتووە و هەر خۆ لەژێر ناوی ئۆلۆمپیاتی 2020 ماوەتەوانێ بەو پێی کە ئەبوو لە ساڵ 2020 بەڕێوە بچێ هاوشێوی زۆربەی زۆری چالاکی پاڵەوانتەکانی تر ئەو ناونیشانەی وەرگرتووە زۆر گۆڕانکاری کراوە ڕێکارەکان توندن لە چۆنیەتی بەڕێوەچوونی یاریەکان چۆنەتی بەڕێوەچوونی بەخشینی میداڵەکان وەکو ئاماژە و پێ ئەویش لەبەر خۆپارێزی یاریزانانە ئامادەبووانەوە ڕۆژنامەنووسان ئەو تیمانێک کە لەوێ ئامادەن و بەرزبوونەوەی پلەکانی گەرما ئەوەش کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە گۆڕانکاری کراوە لە شوێنی بەڕێوەچوونی یاریەکان بۆ نمونە ئەو شوێنانەی کە دیاری کرابوو بۆ ڕاکردنەکان ماوە درێژ و ماوە کوردەکان گۆڕانکاری بەسرا هاتووە براوەتە شوێنێک کە کەشوهاوەکەی فێنکتر بێت. باشە ترێ هیچ ڕیکۆردێکی تری ساڵان شتێنراوە؟ بەڵێ ڕیکۆرد لەم ئۆلۆمپیاتە ڕیکۆرد زۆر تۆمار کراوە ئەوەی جێگەی سەرنجا هەندێک لە یاریزانە عەرەبەکان ئەمانە ئەنجامیان بەدەست هێناوە کە جیاواز لە ئۆلۆمپیاتەکانی پێشوو بۆ جیاواز لە ئۆلۆمپیاتەکانی پێشوو باسکی ئەمریکا کە تیمێکی زۆر دیارن هەرخوایان باسکی ئەمریکا ئەوان زۆر دیارن لە نێو جیهانی باسکەیە بەڵام لەم ئۆلۆمپیاتە جیاواز دەرەکەون چاڕوان نەکراونە بوو بۆ پێی یاریێک یعنی ئاستیان نزم بۆ تۆ؟ بەڵێ بۆ پێی یاریەک سەرەتایان جاری شکست هاتن بۆ پێی کە یاریەکانی ئامادەکاریەکانیان دووچاری شکست هاتەبوون تا ڕادێک چاڕوان کابەرەکان لەگەڵ رووسیادا رووسیا ئەم باس لەو کرد کە چەند ڕیکۆردێک شکێنرا بێت بەڵام هێشتا بەرداوام پاڵەوانتەکە بەرداوامە چالەکەکان بەرداوامە تاوەکو هەشتی مانگ ئەو کاتە دیار ئەبێت یەکلا ئەبێتەوە ژماری میداڵەکان ژماری میداڵی تیمەکان چەنە کام تیمەکە زۆرترین میداڵی بەدەست هێناوە ئەبێتە پاڵەوانی ئەو ئۆلۆمپیاتە ئەو ڕیکۆردانە چی ئەبن کە ئەشکێنرێت. بەڵێ ئێترێت تاکو ئێستا لە پاڵەوانەتەکەدا چ وڵاتێک زۆرترین بەشداری هەیە چ وڵاتێک توانێتی تاکو ئێستا بەرزترین یاخود باشترین ئاست بەدەست بهێنێت. سین بە گەورەترین تیم لە مێژووی خۆیان بەشداری کردووە بۆ هەتاوەکو ئێستا زۆرترین میداڵیشی هەیە. هەر خۆشی لە ڕێزی پێشەوەیە؟ بەڵێ یاریزانە سینیەکان بە تایبەتی لە یاری گۆڕەپان و مەیدانەکانە ڕۆڵێکی بەرچاویان هەیە. یاریەکانی جمباز یاریەکانی جیمناستیک زۆر جیاوازن بۆ پێی کە لە شولاریان گونجاو بۆ ئەو یاریانە بپێی باڵا گونیەتیان خۆتان نەزان گۆڕانکاری هەیە لە نێوان کەسی وڵاتەکان لە کیشوەرێکەوە بۆ کیشوەرێکی تر ئەمە تا ڕادێک یارمەتی دەرە بەڵام لە یاریەکانی تر ڕەنگە پێچەوانە بێت هەندێک تیمی تر سەرکەوتوو ئەبن واتە ڕکابەرەکان هێشتا بەرداوام هێشتا دیار نییە کێ ئەبێتە براو بپێی ئەوەی کە ڕکابەرەکان بەرداوامە ڕەنگە سعات بە سعات بگۆڕێت. چێ ماڵاوایی کردووە لە هێشتا ئەم دیاری ڕکابەرەکان بەرداوامە
وەکو ئاماژەم لەسەر ئاستی تاک و لەسەر ئاستی وڵات بەڵێ لەسەر ئاستی تاک ئەنجا کاگڕن ئێستا پێت بڵم ئەو کاتی زۆری ئەوە یاریەکان هەندێک یاریزان ناتوانن پاشە کشە ئەکەن بەهۆی پێکان و یاخود بەر هۆکارێکی تر یاخود ناتوان سەرکەون بۆ قەناغەکانی داهاتوو. بڵێن پێشبینیەکرێ ئەم ئۆلۆمپیاتە لە ڕووی بەدەستهێنانی پاڵەوانێتەکان لە ڕووی بەدەستهێنانی مێداڵیەکان لە چاو پاڵەوانێتەکانی تری ئۆلۆمپیاتە جیاوازی هەبێ یعنی مەسەلەن هەندێک وڵات بێنە پێشەوە کە پێشتر ئەم وڵاتانە نەیانتوانێت هیچ ڕکابەری بکەن بەڵام ئەم ساڵ ڕکابەریەکەن لەو مەجالەیە وەکو باسم کرد هەندێک لە یاریزانە عەرەبەکان ئەو تۆزێک جیاوازە بەڵام ڕکابەرێکە کە لە نێوان سین و ئەمریکا پێشتریش ئەمۆمان بینیوە لە ئۆلۆمپیاتەکان و هێشتا دیار نییە بەڵام ئەوەی کە ئەو بارودۆخی کە کۆرۆنا دروستی کردووە ئەو شێوازە ئامادەکاریە ئەو شێوازی بەڕێوەچوونی یاریەکان و بەخشینی میداڵەکان و ڕکابەرەکان و هەل لە شوێن و هەل لە چۆنیەتەوە ئەمە ڕەنگە گۆڕانکاری دروستکە لە دوجار. باشە ئینفۆگرافیکێکمان هەبوو فەرموڕەت ئینفۆگرافیکێکمان هەبوو لەسەر گازگرتن لە میداڵیەکان کەس تا ئێستا ئیتر گازی لێ کردو چانسیەوەی هەبوو یعنی گازگرتن لە میداڵەکان نەریتێکە بەڵێ زۆربەی یاریزانەکان هەتا میداڵەکان دراوە ڕوویاوە زۆربەی کات کە یاریزانەکان میداڵ بەدەستێنن پێیان خۆشە وەکو نەریتێک وایە بۆ کلتورێک بۆ خۆیان کە گاز لەو میداڵە ئەگرن بەڵام نەک تەنها گازگرتن قەدەغە کراوە ئەو پێشتر ئەوانی کە میداڵەکانیان ئەبەخشی بەرپرسەکان بوون بەرپرسی وەرزشی بوون یاخود کەسێکی دیار بوون بەڵام ئێستا تیمێک دیاری کراوە کە میداڵەکە ئەبەخشن یاریزانەکە خۆشی ئیکاتە ملی. بەڵێترێ بەشداری کورد لەناو پاڵەوانێتی تۆکیۆدا تاسەنی توانێت بەشدار بێت ئەمە بۆچی ئەی یاریزانی عراقی لەناو پاڵەوانتێکە جیاخود تەنها کورد نەیتوانێت بەشدار بەڵێ ئەو تیمەی هەڵبژاردەی عێراق کە بەشدار بوون لە پاڵەوانتێکە لە 4 یاریزان پێکات بوون 2 کوڕ و 2 کچ بەڵام یاریزانێک ڕاگیرە وە لە نێو تیمەکەیە هەشت ئەندامی تر هەیە کە کارگێڕین ئەمە دەنگۆی زۆری بەدوای خۆی هێنا کە کارگەڕەکانی هەڵبژاردەی عێراق لە یاریزانەکان زیاترن واتە نەیانتوانیوە ئۆلمپی عێراق نەیتوانیوە تیمێکی باش بنیات بنێ لە کاتێکا کە یاریزانی زۆر باش هەیە لە عێراق ڕکابەری زۆر باش ئەکەنەوە لە کوردستان یاریزانی زۆر باشە بە تایبەتی یاریەکانی گۆڕپان و مەیدان وەکو کورد هیچ یاریزانێکی کورد بەشدار نییە هەلی ئەوی نەبوو کە بەشداری بکات بەڵام وەکو ڕاهێنەر ڕاهێنەرێک یەکی لە ڕاهێنەرەکان کووردا و لە هەڵبژاردەی ئیرانیش کە وەکو وەک هەڵبژاردی ئیران بەشدارێکن وەکو تیمی ئیران یەکی لە ڕاهێنەرەکانی ئەوانیش کووردا خەڵکی ڕۆژەڵاتە بەڵام بەداخەوە ئەم دەستکەوتە بۆ کورد نابێت لە هەموو کاتێک با لەسەر ئۆلۆمپیاد دوا پرسیار بکەین ترێتۆ شارەزایت و بە ئاگاشی لەو بابەتی وەرزشەکەیە کەی کۆتاییەت ئۆلۆمپیاد 8 مانگ یاریەکانی ئۆلۆمپیاد کۆتایی هەروەکو ئەوەی کە پێشتر بڵێن ئاهەنگێکی دەست پێ کرا ئاهەنگێکی کۆتایی بەڵێ هەموو چالاکی کاگڕنج کە بەڕێوە ئەچێت ئاهەنگی سەرای بۆ ئەکرێت ئاهەنگی کۆتایی بۆ ئەکرێت ئەمە وەکو نەریتێک وایە بۆ چالاکەکان ئامادەکاریوتملانێ کۆرۆنا نێڵێ ئەوەشکەن چالاکەکە جیاوازە بێت هەندەر ناتوانن ئامادە بن بۆ شێوەی کە پێشووتر لە نێو یاریگە ئامادا بوون بینەری ئەو فێستیڤالە گەورە بوون کە تایبەتمەندێکی خۆی هەیە زۆر هەندەر حەزێکردنها فێستیڤالەکە ببینێ بە تایبەتی لەو جۆرە وڵاتانە ئەم ئاهەنگانە ئاهەنگی سەرەتا و کۆتایی زۆر گرنگی پێ ئەدرێت زۆر جیاوازە ئاهەنگێکی تەواو جیاواز ئەکرێت و زۆر گرنگە بۆ ئەو وڵاتی کە چۆنێتی ئاهەنگەکە بەڕێوە ئەبات ئەبێ بە پۆینتێک بۆ ئەو وڵاتە بە چاوان لە ئۆلۆمپیاد لا ئەچین یەنە سەر ترێ خۆی بزین ترێ ئیتر ئەوێت بێتە ناو دنیای هەواڵی سیاسیە ئەوێ هەواڵی سیاسی بخوێنێتەوە ئەیشێ بەرنامەکانیشی سیاسی بێکە پێشکەشیەکە ترێ ئەم بڕیارەی بۆیەوە دیارە ئەمە ڕەنگە دوجار بێت کە باسی بابەتێکی وەرزشیم کرد بێت بۆ بینەران گۆڕینی ئەزمون یاخود تاقیکردنەوەی ئەزمون شتێکی ئاساییە باش بۆچی ئەتەوێت نزیک بیتەوە لە دنیای هەواڵی سیاسی خۆت یعنی خولیات هەیە بۆ ئەوە یاخود بە دوواداچوونە هەیە بۆی کاگڕاند ئەمە کە لە ڕاگەاندن کار ئەکەین تەنها لەو بوارە بە دوواداچوونمان نییە کە خۆمانێت یا ئەبینەوە ئەمە بۆ ئێوەش گونجاوە دڵنیام کەوایە لە هەموو بوارەکان خوێنەوەمان هەیە باگراوندمان هەیە ئەمانەوێت هەمووی بزانین و ئەش بێ بیزانین وەکو وتم تاقیکردنەوەی ئەزمونێکی تر ئەمە ئاساییە ترێ پێ دوایە بینەرەکانە بە هەمان شێواز بە هەمان شێوازی وەرزشەکە پێشوازی لێ دەکەن لە ئێستادا ترێ لە لای خەڵکی زۆر ناسراوە تایبەتی کە ئاڵی وەرزش یەکسەر پێشکەشکارەکەی کورساتیان بیر دەکەوێتەوە بە قژە کورتەکەی و کچێکە هەواڵی وەرزشی ئەکات پێت وایە
چیتە بابی سیاسی بە هەمان شێواز بینەرەکانی پێشوازی لێ یەکەن؟ چاوان من ساڵانێکی زۆرە لە ڕاگەیاندن کار ئەەکەم هیوادارم بەو شێوەیە بێ کە تۆ باسی ئەەکەیت خەڵک لەم ڕاستی ببێت وە شانازیە بۆ من کە لە بەشی وەرزشی کورسات کارم کردووە بێژەرێک بووم لەو بەشام چونکە بەشێکی زۆر دیارە لە میدیای وەرزشی زۆر دیارە جۆمپێکی زۆر گەورەمان کردووە تاوەکو ئێستش جێدەستمان دیارە کارەکانمان دیارن بەڵام ئەوەی ئەکەوێتەوە سەر ئەوەی کە بینەر لێت ڕازی بێت هەموو کات لە بینینی منەوە وایە هەرچەنە من ڕێگە بە خۆم نایم باسی ئەوە بکەم کە چۆن ببێ بێژەرێکی باش چونکە ئێمە بێژەری زۆر بە ئەزمون و بەتوانامان هەیە تاوەکو ئەوان هەبن من ناتوانم ڕێگە بە خۆم بم باسی ئەو بکەم بەڵام لە بینینی خۆم و بەپێ و ئەزمموی کە چەند ساڵە هەمام پێش هەموو شتێک ڕەوشت زیرەکی و لێ هاتووی و دواتر ئەزمون ئەمە کاریگەری زۆرە بێت ئیشەڵا خەڵک لەمان ڕازیە بێت هەمان خۆشەویستی بۆ سیاسێکە ئەبێت ئەو خۆشەویستی کە بە وەرزشێکە هەبوو من خۆشەویستیم بۆ کارەکەم هەیە سەرکەوتوو دەست خۆش بۆ ترێ سپاس دەکەین کە بەشدار بووی لەگەڵمان ئەمڕۆ سپاس بۆی کە و زانیاریانە داینە لەسەر ئۆلۆمپیاد و هەمووشمان منیش و هەموو هاوڕێیانیش و هاوکارانیشت هیوای سەرکەوتنە بۆ خوازین لەو ئەزمونە نوێی کە ئەتەوێ سەرکەوتومانیشین لە سەرکەوتنی منیش سوپاسیەوەکەم سوپاسیم ئەواناکەم کە هاوکارم بوون ئێستاش بە دوار هاوکارم ئەبن بێگومان سپاس بۆیان زۆر سپاس دەست خۆش بۆ ترێبەختیار هاوکارمان و پێشکەشکار و بێژەری کەناڵی کورسات نیوز سپاس بۆ ئامادەبوونی